اکسالار گرانی دهاتو چی معنی های؟ گۆرانی داهاتوو گۆرانی ئەرز و حاڵم چی بێ عرض حالم چی به؟ حال و روش شامت چیه؟ حاڵم چی ببیخم بەنێو دەستی ڕۆژگار نەمدی تا ئێستا لاژی نەمدی غەیری شەویتە هەرگیز حاڵم چی ببیخم بەنێو دەستی ڕۆژگار نەمدی تا ئێستا لاژی نەمدی غەیری شەویتە حاڵم تا بەم ساتەش بەر لە دەردومەینەدا لا بەحری ژینە غەرقم نییە بەم کارزگار حاڵم تا بەم ساتەش بەر لە دەردومەینەدا لا بەحری ژینە غەرقم نییە بەم کارزگار شجرسێ لەوابانی من شەوقی دنیا بشیە درێتەوە لە زوو خاوین بوومی دنیا شەگرسێ لەوابانی من شەوقی دنیا بشیە درێتەوە لە زوو خاوین من لە جەور و ستامی فەلەک وەشێتە بمڕۆ گۆتی سپینە جینم یەک لە دوایە کەفرن لە جەور و ستامی فەلەک وەشێتە بمڕۆ گۆتی سپینە ژینم یەک لە دوایە کەفرن سپاس کنی که اکسالار اوش کاری خودتان بو هم آواز هم شعری هنرمندان سالار و سرمد